دروێنەکردنی بەرهەمەدانەوێڵەییەکان لە وڕێکی باشی بۆ ئەم جوتیارەی دەشتی شارەزوو فەراهەم کردووە تا ئەوەی ئاژەڵەکانی بەخێو بکات، بەڵام هەواڵی بڵاوبوونەوەی تای خوێنبەربوون نیگەرانی کردووە. بەشێک لە مەترسیەکە ئەوەیە کە هەندێک لە ئاژەڵداران باوەڕیان بە نەخۆشیەکە نییە و پیان وایە ئاماژ لێدانە لە داهات و بەرهەمی ئەوان. سەرتیب عەبدوڵڵا دەڵێت چەندین ساڵە سەرقاڵی ئەم پیشەیەیە، تەنها نەخۆشیەکانی تەبەق و دانکی لە نێو ئاژەڵاندا بینیوە و هەیە. ئەم وتانی سەرتیب لە کاتێکدا ناشی شارێتەوە هەندێک جار تلۆقە و کرمی بەجگەری ئاژەڵەکانەوە بینیوە. بە هیچ شێوەیە من نەمبیستەوە لەناو ئاژەڵی منە هەر نەبووە. چەند ساڵم حیواندارم پێش مش کار حیوانمە هەبووە بە حاڵوە بیرم بێ ئەم شتە نەبووە، دوورە لە ڕاستیوە. ئەمە بووە خۆیان بۆ ناوخۆ دروستیەکەنم بەڵگەیان پێنیاڵێن ئەمە چی یانیە بەڵگەی کامێ. ئەینا شتی وا هەر نییە بە ئیشەیە، شتێک کە بێ لەنا ئاژەڵات تەوەق و دانکەیە. ئەم دوو نەخۆشی هەیە لە کۆنە تا ئیسا و دوو نەخۆشە بەردەوام. ئەینا نەخۆشی تر وەکو ئەم نەخۆشیە لێ شوێنەکان من لەنا ئاژەڵی خۆمان نەبینی و لێی برادەریشان نەبینی. جارجار لە جگەرەکەی کرم هەیە بە تایبەتی حیوانی گەورە، ئەوش لەوەچێ یا تینی هەبێ یا ڕێقنەی دەواجینی خوارد بێ. ئەینا لە حیوانی وردا یعنی تا 6 مانگ و 7 مانگ ئەو شتانێتیان نییە. وەڵا ئەبێ و ناوسکە فڕێی بەس ناوسکە چونکە وەکو تلۆقەیە بەسەر جگەرەکەیەتی. بەڕێوەبەری کوشتارگەی سلێمانی دەڵێت نەبوونی هۆشیاری لە نێوان ئاژەڵداران و هاوڵاتیان هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشیەکەیە و پێویستە لایەنە پەیوەندیدار و ڕایگەشتی پرسەکە بەجددی وەربگرن. دکتۆر شاڵاو عارفوتیشی خۆپاراستن لە وەرگرتنی چارەسەر ئاسانترە و هەر توش بوویەک ئەگەری مردنی بەهۆی پەتای خوێنبەربوونەوە لە سەدا چلە. خۆپاراستنی نەخۆشیەکەش سەرەتا لە گۆڕینی یەقین و بیرکردنەوەی جوتیاران و خاوەن کێڵگا ئاژەڵیەکان و ئەو کەسانە ئەوانە زۆر گرنگە کە سەرەتا بوونی حاڵەتەکە پشڕاستکەنەوە لە یەقین و لە زیهنێتی خۆیانە، دوا ئەوە دەستکەن بە ڕێگەکانی خۆپاراستن کە ئاکەوێتە سەر ئەوەی کە ئەو جۆرە مشەخۆرەی کە پێی ئەوترێک گەنە لە جۆری هایەلۆمایە ڤایرۆسەکە گوێزێتەوە بۆ ئاژەڵەکانیان. ئەمیش مامەڵەی ڕاستەوخۆی لەگەڵ دەردرا و شلە و خوێنی لەگەڵ بەرهەمەکانی ئاژەڵەکەی کە بەخێویەکە هۆکارە بێت بۆ ئەوەی نەخۆشیەکەی بۆ بگوێزێتەوە. بۆیە هەڵمەتی لە ناوبردننی ئەم شەخۆرانە زۆر گرنگە براجوتیارەکانمان خاوەن کێڵگەکان ئەنجامی بدەن و دوا ئەوە جلوبەرگی تایبەتی دەستکێش جزما بۆ ناو کێڵگەکانیان تایبەت بە کێڵگەکانیان بەکاربێن و لە کاتی دەرچوونیان لە کێڵگەکانیان جێهێڵن. بەهۆی بڵاوبوونەوەی تای خوێنبەربوون لە شاری هەولێر و ئیدارەی سۆران 2 کەس و لە دهۆکیش کەسێک گیانیان لەدەستداوە. وەزارەتی تەندروستی ڕێنمایی هاوڵاتیان دەکات کە ئاژەڵ لە سەر بڕیخانە سەر ببڕون و گۆشتیش تەنها لە شوێنە تایبەتەکان بکڕن، نەک لەسەر شەقام و ڕێگاکان. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زۆر.